کۆلیزی ئادا لە زانکۆی کەرگوڵ هەستا بە ئەنجامدانی کۆنفرانسێکی نێودەوڵەتی زانستی سەبارەت بە خێزان و پێکاتەی خێزان بە هەمانگی لەگەڵ زانکۆی تکریت و ڕێکخراوی BRC کۆنفرانسەکە نێودەوڵەتیە زیاد لە دەوڵات عەرەبی بەشدارن لە جەزایر مەغرب تونس لیبیا فەڵەستین یەمەن کۆمەڵی وڵاتانی دیکە دیارە بیرۆکەی ئەم کۆنفرانسە خۆ لەوە دەگرێتەوە کاڵین خێزان مەبەسمان لە دایک و باوکە پێکاتی خێزان مەبەسمان منداڵەکانە بە هەماشیان چوار مەحور بەخۆگرێت مەحوەرێکی کۆمەڵایەتی پەروەردەی مەحوەری دووەم مەحوەری تەندروستی بە هەمان شێواز مەحوەرێکی یاسایی تێدایە لەبەر ئەوەی منداڵ مافی خۆیەتی لە ژینگەیەکی ئارامدا بژێت دیارە بابەتی توندی تیژی کۆمەڵایەتی کاریگەری خراپی هەیە لەسەر منداڵەکان مەبەسمانەوەیە بۆ نێشتنی توندی تیژی خێزانی بۆ ئەوی منداڵەکە لە ژینگەیەکی ئارامە بژێت بۆ ئەوەی بتوانێت بێت ئەندامێکی باش کاریگەر لە کۆمەڵ گادە بە هەمان شێواز محوەرێکی دەرونیشی تێدایە ئەو منداڵە کە دروست دەبێت لە نێو ئەو خێزانە بۆ گەشە پێدرێ بۆ قۆناغانی کەوا تێپەڕ دەبێت دیارە مامەڵەی دایک و باوک کاریگەری دەرونی لەسەر منداڵەکە دروست دەکات بە باشە